کاردانەوەکان لە بەرامبەر پرۆسەی ڕفراندۆمی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێم و نێودەوڵەتی بەردەوامە. میدیا جیهانیەکان باز لە دژایەتی وڵاتان دەکەن و دەسەڵاتدارانی هەرێمیش جەخت لە پشتگیری هەرێمی و نێودەوڵەتی دەکەنەوە. دوای ئەوەی کونسوڵخانەی ئەمریکان لە هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی لەبارەی پەیوەندیەکی تەلەفۆنی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ مەسعود بارزانی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەمریکا بەرهەڵستی ڕفراندۆم دەکات و پشتگیری لە عێراقێکی یەکپارچە دەکات. سەرۆکایەتی هەرێم ئەو هەواڵەی کونسوڵخانەی ئەمریکا ڕەت دەکاتەوە. لە بەشێکی ڕاگەندراوەکەی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر هاتووە، وازیری دەرەوەی ئەمریکا بە تەلەفۆن قسەی لەگەڵ هەریەک لە حەیدەر عەبادی و مەسعود بارزانی کردووە و جگەلەوەی هانی داون بۆ ئەوەی چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بکەن، جەختی لەوەش کردوێتەوە کە ئەمریکا پشتگیری لە عێراقێکی دیموکراتی فیدراڵی یەکگرتوو دەکات، نەک سربەخۆیی هەرێم. هاوکات وتەبێژی سەرۆکایەتی هەرێم لەو بارەیەوە دەڵێت لە ژمارەیەک میدیا و دەستگای ڕاگەیاندندا وا بڵاو کراوەتەوە کە لە 2 ڕۆژی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئەمریکا لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە مەسعود بارزانیەوە کردووە. لێرەدا بەگشت لایەک ڕادەگەێنین کە ئەم هەواڵە ڕاست نییە و بارزانی و وەزیری دەرەوەی ئەمریکا لەم ڕۆژانەدا پەیوەندی تەلەفۆنیان نەبووە. لە لایەکی دیکەوە برێت مەگۆڕک نوێنەری دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی ئێستا کات گونجاو نییە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ڕفراندۆم ئەنجام بدات، چونکە بەباشی ئامادەیی بۆ نەکراوە. لەسەر ئاستی دەرەوە بەشێک لە وڵاتان بە فەرمی دژایەتی خۆیان بۆ ڕیفراندۆم و سربەخۆیی هەرێمی کوردستان نیشانداوە و لە ناوخۆی هەرێمیش چەندین قەیران بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. ئەمە جگە لە پەخستنی پەرلەمانی کوردستان و ناکۆکی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەبارەی چارەسەری قەیران و پرۆسەی ڕفراندۆم و هەڵبژاردنەکانی داهاتووی هەرێمی کوردستان.